کاک نەبەست گۆران بەڕێز وەکو ڕۆژنامە نووسێک ئاگادار لە کۆی گۆڕانکاریەکان ئەو بارودۆخی لە هەرێمی کوردستان ئاگوزارێ ڕای تۆ چییە بەتایبەت لە ئێستادا گۆڕان ئۆپۆزیسیۆنی خۆی ڕاگەیان و ئەم خۆپیشاندانانە بە چ ئاراستەیە گەڕاوە تا چەند بەردەوامە بێت؟ من پێم وانە ئۆپۆزیسیۆن بوو شتێکی باش بێت لەبەرچی لەبەرەوەی حکوومەتە خۆی نەماوە تابیبی بە ئۆپۆزیسیۆنی ئەبێ بکشیتەوە زۆر بە وازەحی بۆ حکوومەتە بڵێ ئیتی تۆ کۆتاییت هاتووە یعنی چیرۆکەکەی تۆ کۆتاییت هاتووە بۆ مەسەلەی خۆپیشاندانیش بە بڕوای من ئەبێ کۆمەڵ و گۆڕان زۆر جەریء بن و بێنە سەر خەت و خۆیان خۆپیشاندان بکەن نەک لە دوورەوە بڵێن ئێمە پشتگیری خۆپیشاندانەکەین و خۆیان ببن بە بەشێک لە خۆپیشاندان و خۆیان ببن بەو هێزەی کە لەسەر شەقام بن و لە بارگاکانی خۆیان بێنە دەرەوە بچنە سەر شەقام و زۆر بە وازەحیش بە دەسەڵات بڵێن کە تۆ هێزت هەیە منیش هێزم هەیە و بۆ ئەوەی ئیتر گۆڕانکاریەکی بنەڕەتی لە تەواوی بارودۆخەکە دروست بێت و بۆ ئەوەی چیتر ئەو گەنجانە بێ پشت و پەنانە بن ئەگەر گۆڕان و کۆمەڵ ئەمە بکەن ڕەنگە کۆناغێکی نوێ دەست پێ بکە و ئەگەر ئەوە نەکەن تەناکشانەوەیەکە بێ لەو حکوومەتەی کە ئەسڵانە خۆی هەر نەماوە و پێویستیش ناکە ببی بە ئۆپۆزیسیۆنی لەبەرەوەی لە کۆتاییەکەیدایە بەڵام ئەگەر ئەیانەوێ گۆڕانکاری گەورە بکەن گۆڕانکاری گەورە لەسەر جادەکرد کاگرە بەس ئاڕاستی خۆپیشاندانەکان بە سووتاندنی بارگای فەرمانگەی حکومیوانە من ڕای تۆ ئەمە تا چەند لێکەوتەیەکی خراپە گەنج دووڕێیە و ئەم کۆمەڵگەیە نزیکەی 25 ساڵە پڕەکرێ لە تووتیژی لە تووڕەبوون و بێ شوێنێک هەبێ خۆیتیا حەق تحقیقکە و تووڕەبوونە خۆیتیا تحقیقکە ئەویش لە بارگای حیزبی و لە مؤسساتی حکوومەتیایە و ئەمە خۆی بەرهەمی سیستەمەکەیە چونکە سیستەمەکە بەردەوام ئیش لەسەر تووتیژکردنی کۆمەڵگەیەکەوە لە شوێنێکا و تووتیژە ڕوبەڕووی خۆیە بێتەوە بۆ دەستبردن بۆ ئەو شوێنانەی کە بۆ بڵێن دایرەی نفوز یا مرور ئەوانە ڕەنگەوە شتێکی زۆر زۆر خراپ بێ بەڵام لەبەرەوەی کۆمەڵگەکەەوە نەتووڕێیە ناتوانیانی ڕێگری لێ بکەیتەوە بڵێ ئەمان بەشێکە لە مڵکی گشتی و تۆ نابێ دەسی لێ بدەیت چونکە ئەمە مڵکی حکوومەت نییە مڵکی تۆیە مڵکی هەموو ئەم کۆمەڵگەی کوردیەیە لە هەموو حاڵەتێکا و نوتیژەیە کە لەناو کۆمەڵگا پەنگی خواردوێتەوە ئەم پێم وایە ئێستا بێ هەر ڕۆژێکی تر بێ دێتە دەرەوە و لەوە خراپتریژە بێت ومێدت بۆ گۆڕانکاری هەیە خۆی لە سیاسەتا شتێک نییە ناوی ناومێدی بێت هەمیشە لە سیاسەتا جوڵەیە گێتە پێشەوەکە و جوڵەیە بێتە ئومێد بۆ ڕاست ئەم حکوومەت و ئەم سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان سیستەمێکی خێڵەکی فاشیە هەم خێڵەکیشیە خێڵەکیە و سیستەمێکی زۆر بێمانایەوە ئیش لەسەر ئەوە کە ئینسان بێ حورمەت بکە بەڵام ئەگەر ئینسان تەحاملی هەبێ حتمەن هەر ڕۆژێک دێت ئەم سیستەمە کۆتایی پێ دێت و جۆرێکی تر لە حکومڕانی دروستە. سپاس.